بە پێی نوێترین راپۆرتی دەستگا هەواڵگریەکانی ئەمریکا تا ئێستا بە تەواوی نەتوانراوە سەرچاوەی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا دیاری بکرێت کە لە تاقیگەکانی چینەوە دزەی کردووەتە دەرەوە یان لە ئاژەڵەوە بۆ مرۆڤ گوازراوەتەوە. ئیدارەی هەواڵگری ئەمریکا کە سەرپەرشتی 18 دەستگای هەواڵگری ئەو وڵاتە دەکات لەسەر داوای جۆ بایدنی سەرۆکی وڵات راپۆرتێکی وردی لەسەر دیاریکردنی سەرچاوەی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا ئامادە کردووە. لە راپۆرتەکەدا شیکەرەوەکان نەیانتوانیوە بگەنە ئەنجامێکی یەکلاکەرەوە بەو پێی بۆ چوونی جیاوازیان دەربارەی سەرچاوەی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە هەبووە، بەڵام گەیشتووەتە ئەو بڕوای ڤایرۆسەکە بەهۆی هەوڵدانی چین بۆ دروستکردنی چەکی بایۆلۆجیەوە دروست نەبووە. کۆڤید-19 ناوی زانستی یەکەم جۆری ڤایرۆسی کۆرۆنایە، زیاتر لە 2 ساڵە تەواوی مرۆڤایەتی گیرۆدە کردووە و بەردەوام خۆی دەگۆڕێت، ڕۆژانە هەزاران کەس دەکاتە قوربانی. کۆڤید-19 یەکەم جار لە وڵاتی چین سەری هەڵدا، هەر لە سەرەتای بڵاوبوونەوەی باجیهاندا چین بەوە تۆمەتبارکرا کە زانیاریەکانی دەربارەی ڤایرۆسەکە شاردووەتەوە و جیهانی فریوداوە. لە راپۆرتەکەی دەستگا هەواڵگریەکانی ئەمریکا زۆرینەی شیکەرەوەکان گەیشتوونەتە ئەو بڕوای بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە لە ئاژەڵەوە بۆ مرۆڤ بووە، لە کاتێکدا بەشێکی کەمیان پێیان وایە هۆکارەکەی بەهۆی لێکچوون بۆ لە یەکێک لە تاقیگە بایۆلۆجیەکانی چین. ئەوەی گومانەکانی سەرچینی زیاتر کردووە ئەوەیە شاری ووهان کە یەکەم جار ڤایرۆسەکە تێیدا دەرکەوت گەورەترین تاقیگەی بایۆلۆجی چینی تێدایە. ئەوە ژوای کردووە ئەو وڵاتە بەوە تۆمەتبار بکرێت کە لە کاتی هەوڵدان بۆ بەرەمێنانی چەکی بایۆلۆجی ڤایرۆسەکە دزەی کردووەتە دەرەوە. لە راپۆرتەکەدا ئەوە خراوەتە ڕووکە حکوومەتی چین هاوکاری دەستگا نێودەوڵەتیەکانی نەکردووە تا لێکۆڵینەوەی ورد لە سەرچاوەی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە بکەن. پێشتر دۆناڵد ترامپ سەرۆکی پێشووی ئەمریکا باڕوونی چەندین جار دەسەڵاتدارانی چینی بە هۆکاری بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە تۆمەتبار کردووە. هەر لەو بارەوە جۆ بایدن سەرۆکی ئێستای ئەمریکا لە ڕاگەاندراوێکدا لە دوای بڵاوبوونەوەی راپۆرتەکەی هەواڵگری وڵاتەکەی ڕەخنەی لە حکوومەتی چین گرت کە ڕێگەی نەداوە لێکۆڵینەوەی ورد لە سەر چۆنیتی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا ئەنجام بدرێت. بایدن ڕایگەیان زانیاری گرنگ لەبارەی شوێنی دەرکەوتنی پەتاکە هەیە لە چین، بەڵام هەر لە سەرەتاوە بەرپرسانی چین ڕێگریان لە لێکۆڵەرەوانی نێودەوڵەتی و ڕێکخراوی تەندروستی جیهانی بۆ گەیشتن بەو شوێنە کردووە. هاوکات وەزارەتی دەرەوەی چین راپۆرتی دەستگا هەواڵگریەکانی ئەمریکای ڕەت کردووەتەوە و بە نازانستی ناوی هێناوە.